هەیە دەڵێت گەر دەتەوێت قسەی باش ببیستی قسەی باشیش بکە. قسەکانمان هێندەی ڕەفتارەکانمان کاریگەریان هەیە، ئەکرێ ئەم قسانە هەندێک جار نووسینی کۆمنتێک بێ بە هەر شێوازێک بێت دەگاتە بەرامبەر و کاریگەری خۆی لەسەریان جێدەهێڵێت. ئێوارتان باش، بەخێربێن بۆ چیرۆکە هەواڵ. من لۆنە بەکرم. لە سلێمانی کەمپینێک ڕاگەیەنرا بۆ باش بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. ڕێکخەرانی کەمپینەکە ژمارەی کۆمنتی باش و ماناداری بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان نمایش کرد. لە قوتابخانەیەکی دهۆک مامۆستایەک لەگەڵ قوتابیەکانی دەستکاری زیرەکی چەند ڕۆبۆتێکیان کردو و بەردەوامن لە گەشە پێدانی. لە پێشبڕکێی ساڵانەی پێشکەوتنی تەکنەلۆژیا بۆ قوتابخانەکانی عێراق، قوتابخانەکە پلەی یەکەمی بەدەستهێناوە. کارگەیەکی بچووکی دروستکردنی پێڵاو لە شاری سلێمانی ماوەی 72 ساڵە لە کاردا. ئێستا پێڵاو لە کارگەکە دروست ناکرێت و تەنها کاری چاکردنەوەی پێڵاوی خاوەن پێداویستە تایبەتەکانی تیادا دروست دەکرێت. سۆشیال میدیا بۆ خەڵکی کوردستان جێگای زۆر شتی گرتوتەوە و هەمیشەش دوو بۆ چوون لەسەر بەکارهێنانی سۆشیال میدیا هەبووە کە دەکرێت باش بەکار بهێنرێت و سوودی لێوەربگیرێت یاخود بە پێچەوانەوە. ئێستا نەک تەنها سۆشیال میدیا خۆی وەکو کۆمنتی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانیش خەڵکیان هەراسان کردەوە. بە جۆرێک ژمارەی کۆمنتی خراپ بۆ هەر پۆستێک زۆر زیاترە لە کۆمنتی شیاو. ئەمە ژوای لە چەند گەنجێکی شاری سلێمانی کردووە کە هاشتاگێک دروست بکەن بۆ شارکردنەوەی خەڵکی لە کاتی نووسینی کۆمنتە. لە چالاکیەکەدا ژمارەی کۆمنتی باش و پڕلەمانای هاوڵاتیان کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە نووسیوانە نمایشیان کردو تاوەکو لەو ڕێگەیەوە هانی گەنجانی تر بجێت کە سۆشیال میدیا بە باشی بەکاربێن و نەیکەنە سەکۆیەک بۆ شکاندنی یەکتری. نووسینی کۆمنتێک لە سەرێکی لە پۆستەکانی لەلایەن فۆڵەوەرێکی بۆ ڕۆژین دەبێتە دەستپێکی ڕۆژێکی باش. هەر ئەمەش دەبێتە دەستپێکێک تاکو ڕۆژین هەڵمەتێک بۆ ڕاگەیاندنی هەشتاگێک لەسەر ئەو کۆمنتانە ڕابگەێنێت کە دەکرێت کاریگەری لەسەر دڵ و دەروونمان بەجێ بهێڵێت. ڕاستی بیرۆکەکە لەوە هات کە بۆ نمونە من جایوا بۆ کۆمنتێکی زۆر بچووک و سادەم بۆ هاتۆ بەڵام کۆڵێک پێی دڵخۆش بوو. یعنی وتومە کۆمنتێکی بچووک ئاوا بکات ئێگە کەسێک وەرە چەند قسێکی جوانتر و باشتر و زیاتر بۆ بنووسێت. کەسێک لانێ بۆ نەگوێ بۆ نەیاد کە کۆمنتەکەی بڵێت یان قسەکانی یان پۆستەکانی کە خەڵکی نایبینیان کاریگەریکی ئەو تۆی نییە، بەڵام نە ئەگەر یەک کەسیش بیبینێت یەک کەس بەدڵی بێ ئەو کەسە ئەیگوازێتەوە بۆ چەندین کەسی تر. بەم شازە جوانیەکە باشەکە بڵاو بێتەوە بۆی خەڵکی بزان کە کۆمنتەکەی بە هەر لایەنێک بێت کاریگەریە بێت. ئەگەر ئەتەوێت قسەی باش ببیستی قسەی باش بکە. ئەمە یەکێکە لەو کۆمنتانەی بەشداربووانی هەڵمەتی نێشتنی وشەی نەشیاو لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان نووسراوە. ئاماژەکەمان لێرە ئەوەیە ئەوە بگەێنین زۆر ئاساییە تۆ شتێکە بێت لە سۆشیال میدیا کە بەدڵی تۆ نەبێ بڵاوکراوەیەکە بێت کە تۆ هیچ حەزت پێی نەبێ، بەڵام ئەوەی گرنگە فێری ئەو سەقافەتە ببین کە ئەگەر شتێک بەدڵمان نەبوو نە کۆمنتی لەسەر بنووسین و وازی لێبێنین. بەم شکڵە هەم کۆمنتێکی ناشرین کەمە بێتەوە لە سۆشیال میدیا و تۆ هانی کەسانی تر نایە کۆمنتی ناشرین بکەن، هەم ئەگەر بابەتێک هەیە هەمومان بەدڵمان نییە لە جاتیوی ئەکتیڤی بەرزکەینەوەوانە و لە جاتیوی هانیان بین کەشتی زیاتر بڵاوکەنەوە لەبەر ئەوەی کە ئەکتیڤیان بەرزە وان لێکین کە واز لە بابەتە خراپانە بێن و لەسەر بابەتە باشەکان کۆمنتی باشان نووسین و بەمەش هانیانەین بۆ بڵاوکردنەوەی باشە و گۆڕینی ڕێژگەی سۆشیال میدیا. هاندان و هۆشیارکردنەوەی گەنجان لەسەر چۆنەتی بەکارهێنانی سۆشیال میدیا و هەروە کاریگەریەکانی چۆنەتی بەکارهێنانی هەڵمەتی چەند گەنجێکی شاری سلێمانین کە دەیانەوێت لە ڕێگای ئەم هەڵمەتەوە پیشانی بدەن کە دەکرێت نووسینی کۆمنتێک بە ئەندازەی خۆی کاریگەری بە شێوەی باش و خراپ لەسەر تاکەکان بەجێ بهێڵێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. هەندێک کەس کە هەر باسی نەخۆشخانەی هیوا کرێ و باسی نەخۆشی شێرپەنجا کرێ یەکسەر دنیایەک لە بێئومێدی و ئازار و ناڕەحەتی و جۆرێک لە ڕەشبینیان تیا دروستە بێ، بەڵام هەر لە ناو خەسخانەیەدا و لە ناو نەخۆشخانەیەدا چەندین چیرۆکی سەرکەوتن هەیە و چەندین چیرۆکەیە کە زاڵبوون و سەرکەوتنی کەسانی نەخۆش
و لەگەڵیشیدا ئەمڕۆ نمونەیەکی جوان لە وەفای پیشانداوە نەخۆشخانەکە. نەخۆشخانەی هیوا لە سلێمانی ساڵانێکی زۆرە خزمەت بە نەخۆش و توشبوانی شێرپەنجە دەکات و ئەمڕۆ نەخۆشخانەکە خەڵاتی ڕێزلێنانی بەخشی بە ئەو پزیشک و کارمەندانی کە ساڵانێک لە نەخۆشخانەکەدا خزمەتیان کردو و ئێستاش لەوێ کار ناکەن. دکتۆر دۆستی نەجات بەڕێوەبەری پێشووی نەخۆشخانەی هیوا بووە یەکێکە لەو کەسانی کە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشراوە دەڵێت ئەو چەند ساڵی لە نەخۆشخانەی هیوا کاری کردووە خۆشترین کاتەکانی ژیانی بووە. هەندێک کەس ڕێزلێنانی نەخۆشخانەی هیوای پێبەخشراوە کە تەنانەت ئێستا لە ناو ژیاندا نەماوە. 20 ساڵە پزیشکە، 7 ساڵیش بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەی هیوا بوو. ناوی دکتۆر دۆستی لای هەر یەکێک لەو کەسانی ساڵانی ڕابردوو سەردانی نەخۆشخانەی هیوای کردبێت ناوێکی ئاشنایە. ئەو 7 ساڵ لەم نەخۆشخانەیە خزمەتی کردووە و بە خۆشترین ساتەکانی ساڵانی خزمەتی دەزانێت. بەڵێنی ئەوەش دەدات هەر کاتێک نەخۆشخانەکە پێویستی بە ئەو هەبوو ئامادەیە کاری تێدا بکاتەوە. بێگومان ئەمە بۆ من گەورەترین خەڵاتەکە لە ژیان ماوەرم گرت بێت و لەو ماوەی کارکردنم کە زیاتر لە 20 ساڵەوەکو پزیشکی کار دەکەم ئەو 7 ساڵەی کە کارم کردووە لە نەخۆشخانەی هیوا و سەنتەری سەلەسیمیان خۆشترین کاتەکانی ژیانم بووە چونکە ئەو کەسانەی کە تەعاملم لەگەڵ کردوون بەڕاستی پێویستیان بە هاوکاری بووە کە توشبوانی شێرپەنجە بوون ئەوەندی لە توانانمدا بوو بێ ڕۆژانە خزمەتم کردوون بۆیە هەر ئەوەشە کە بۆ ئینسان دەمێنێتەوە لە داهاتوودا بۆ من سەرمایەیەکی گەورەیە و خزمەتکردن و خۆشەویستی نەخۆش و پێزانینی پزیشک و کارمەندان و نەخۆشەکان. ئەو کەسانەی خەڵاتکران بەشێکیان لە ژیاندا نەماون بەڵام هاوکاریەکانیان بۆ هیواوای کرد کە هەمیشە ناویان بە زیندویی لە مێژووی نەخۆشخانەکەدا بمێنێتەوە. ئێمە لە ماوەی ڕابردوو نەریتێکی ساڵانە هەبووە کە دەستخۆشی و ڕێزلێنانمان هەبێ بۆ هەموو ئەو کەسانی لە دەرەوە و ناوی خەستەخانە هاوکار بوون و خەمخۆری نەخۆشخانەی هیوا بوون. بەڕاستی ئەم ساڵی چەند کەسایەتێک دیاری کراوە کە لە ڕابردوو ئەوان خزمەتیان کردو لەم نەخۆشخانەیە بە پێمانزانی کە ڕەنگە دەبووم شتە پێشتریش بکرایە بەڵام ڕەنگە دەرفەتی مەشغەڵەتی ئێمە هەم بە گرفتەکانی نەخۆشخانە هەم بەهۆی بابەتی کۆرۆناوە کە خۆ دەزانی لە ڕابردوودا هەبووە بۆ ئێستا بە دەرفەتمانزانی کە ئەم ساڵ بتوانین ڕێزلێنانیان بکەین و ئەمەش لەم چالاکی ئێمە پامێکمانێک کە پام بگەینی هەر کەسێ دەستی هاوکاری بۆ نەخۆشخانەی هیوا درێژکار کەسێ هاوکار بێ لای ئێمە جێی ڕێز و تەقدیرە. هاوکاریکردنی ئەو نەخۆشخانە و شوێنە گشتیانی خزمەتگوزاری تەندروستی پێشکەش دەکەن ئەرکی هەموو لایەکە چونکە بە هاوکاریکردنی ئەو شوێنانە هاوشانی خزمەتگوزاریەکانی حکوومەت دەتوانێت وا بکات هاوڵاتیان بە گشتی سوودمەند بن لە وەرگرتنی چارەسەرە پزیشکیەکان. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. لە ڕۆژانی ڕابردووی چیرۆکە هەواڵە باسمان لەوە کرد کە کورد وردە خەریکە بەرەو پێشچوونی باش لە بواری تەکنۆلۆژیا بەدەستێنێ و دەستکەوتەکانم ماوەی لە بواری تەکنۆلۆژیدا زۆر بوون و تا ئێستا لە قوتابخانەیەک لە دهۆک مامۆستایەک لەگەڵ خوێندکارەکانیان گۆڕانکاریان کردووە لە ژیری چەند ڕۆبۆتێکە و بەمەش توانیوانە دەستکەوتێکی گەورە بۆ قوتابخانەکەیان بەدەستبێنەوەن باسییان کردوە کە بەردەوامە بن لە گەشە پێدانی ئەو توانایی کە بە ڕۆبۆتەکانیان بەخشیوە و کە لە پێشبڕکێی ساڵانەی پێشکەوتنی تەکنۆلۆژیا بۆ قوتابخانەکانی عێراق قوتابخانەکان پلەی یەکەمی لەسەر ئاستی عێراقا بەدەستێناوە و مەدالیای زێڕیشی بردوێتەوە. مامۆستا بوهار و قوتابیەکانی پێشکەوتنێکی باشیان لە زیرەکی ڕۆبۆتەکەیە کردووە بە جۆرێک گویان لەو ڕۆبۆتە کردووە کە سڵاو لە میوانەکانەکە وەرزشەکە ئەوانەڵە نەگەر هاوکاری زیاتریشیان بکرێت توانن ئاستی زیرەکی ڕۆبۆتەکان زیاتریش بەرەو پێش بەرن. مامۆستا بوهار لەم فیچەرەدا قسەی بە کوردستان 24 کردو دەڵێت دەیانەوێت ئاستی تەکنۆلۆژیای قوتابخانەکەیان زیاتر بەرەو پێش بخەن تاوەکو بتوانن بەشداری پێشبڕکێکانی دەرەوەی عێراقیش بکەن. ئەو ئەو قوتابیە نوێ مژیلی ئامادەکاریانە داکوبشێن شارەزەیەکە باشتر لەسەر ڕۆبۆتان پەیدا بکەن. مامۆستا بەهارێ وان قوتابیە نوێ ئەبچێکردنا مێشکێ ڕۆبۆتان شیان لەسەر ئاستی هەرێما کوردستانی و عێراق ڕێزا ئێکێ بن و مەدالیا زەری بدەستخۆ ببینن. أولمبياد انترناشونال أولمبياد بو مثلا يت مدرسة كردستان و عراق همید بگه بون مثلا بغداد و بصره و
دهوک و سلەیمانیا و ئاربیل و هەمی بوون ئەمژی وەکی ستێرلینگ سکولس و دهوکێ ماژی باشداری کرد ما ڕوبوتت خوب برن هەشت دقەدا زۆرکێت ماشیۆن ڕوبوتی لێکدان و بێ یعنی بێ کتێب ئۆنژی بێ تیچەر گایت هەکو دیمۆهی کێ مای خوێ ئەوێت شامیۆ باشتر بناسات ڕێد کارپێت بێت ئەوێ مایە مازن براوێرێ یعنی لێرێژیش و لێ خود درست کرد الحمدلله الوێرێژی دارەجەکە و گەرەکە بۆش ما بدەست خوبە ئینۆ الحمدلله الوێرێژی گۆڵدن مێداڵی ما بدەست خوبە ئینۆ و سرتیفیکەیت و گەل دیۆریۆ و یعنی هەر ساڵ ئۆلۆمپیاتên ئیمپۆیên زانستی têne prêvebirîn. Vê carê tîma duhokê şiya xelatê zêriyê Berîkanê û çend xelatekên dî destxwe bînîtin. Wekî ev tîm bêjîtin, eger piştevanî lê bêhtekirin, ew dikarin pirêya programên kompyûterî, amajeyên zêdetir ji bo robotan bişînin û astê jîriya wana jî pêş bêxin. مثلا اعوزي داينا روبوتي بخيرا دي داخلي لابتوبي كمبيوتري وبشتينجي مثلا دي اوساد روبوتي تميني تو دي كود تشكات شنوغات يا هاي مثلا دي مو فورورد دي سار زي داكاي بشتينجي 100 ديجري 100 درجه دي شي راخي راست راخي چاپ يعني عارف اعوزا همي بخيرا كمبيوتري وكودي تانا تشيكرن بروبوتي بجا ساعات مينيتن هكو ام بيجين تشتكي باش دي بو ولاتيكاي نباز بو منو بو قطابيا نبودن ابا بو ما كدو كردستان كعراق ابا نبودن جا مازنا طلب شيم تشينه دروجي و مثلا چمكي امو او بيج و اك سيستم كود افنجر سيتخينين سو اس چنو بينم چ نوف برامد و دو گلک فرق بیتن نوکاجي قطابيا ما مثلا انگليزي باز زانيتن فشت خو پیج بخيتن Robotê kuşlayê vê tîmê ve hatiye amadekirin eprêya amajeyên bû têne şandin dikare prêve biçîtin û her wî tîm xêratina mêvanan biketin û dişêtin werzişê û gelek karên dî jî biketin. Ku her ev bûye, etûyê Berîkana zanistî daya ku ji tev parêzgehên Iraqê beşdarî tê de hatiye kirin, ji ber jîrî û rêkûpêkiya karkirina wî ev robot şiya rêza êkê bihêtin. مسعود محمد کردستان 24 دهوک پیشەسازی دروستکردنی پێڵاو ئێستا لەسەر ئاستی دنیا گرنگێکی زۆری پێدرێ و تەنانەت کۆمپانیا و شەریکە و کارگەی گەورە و زەبەلاح لەسەر ئاستی دنیادا هەن کە کار لەسەر ئەم پیشەسازیاکەن و شەریکە ناو لۆگۆی زۆر جیاواز هەیە بۆ پیشەسازی دروستکردنی پێڵاو ئەگەر چی ئێستا بەم جۆرەی ئێستا گرنگی پێدرێ بەڵام لە ساڵانی ڕابردوودا لە تەواوی دنیادا پیشەسازیەکە بەم جۆرە نەبوو لە کوردستانیشدا کارگەی زۆر بچووک هەبوون کە تیاندا پێڵاو دروستکراوە یەکێک لە کارگەکان کارگەی کۆنی سلێمانیە کە گارگەیەکی بچووکی دروستکردنی پێڵاو لە شاری سلێمانی بووە کە مێژووی کارکردن تێدا ئەگەڕێتەوە بۆ 72 ساڵ لەمەوبەر کارگەکە تاوکو ئێستا ماوە و هەرچەندە ئێستا پێڵاوی تیا دروست ناکرێت بەڵام یەکێک لە کوڕەکانی حاجی بەکرد کە خاوەنی شوێنەکە بووە لەسەر وسێتی باوکی ڕۆژانە دەرگای کارگە بچووکەکەی دەکاتەوە و هەندێک جاریش تەنیا بۆ یادکردنەوەی ڕۆژانی پڕ لە یادگاری کارگەکە چەند کەسێکیان و دەمەتەقەیەکەن و یادی حاجی بەکرەکەنەوە ڕۆژانێک لە کارگەی پێڵاوی سلێمانی حاجی بەکر و دە لە شاگردەکانی کاریان دەکرد ئێستا تەنها ئارامی کوڕی کاری تیاکات و لە کارگەکەشدا تەنها کاری چاکردنی پێڵاوی خاوەن پێداویستیەکانەکرێت ئەوانی کێشەی پێیەکانیان هەیە پێڵاوەکانیان دێنە لای وەستا ئارام بۆیان بەرز دەکاتەوە یاخود بە گوێرە و گرفتەی کە خاوەن پێداویستە تایبەتەکە هەیەی ئەو بۆیان چاگەکاتەوە کێشەکەی هەرچیەک بێت باوکم ڕەحمەت بێ هەموو ڕۆژێ قسەیەکی پێوتم یعنی هەتا مردیش هەیو تاکەوەسێتی من ئەوەیە لە دوای مردنی من هەتا ئەتوان ئەم دوکانە ئاوە بمێنێتەوە هەم وەکو کولتورێک هەم وەکو ڕەمزێ بۆ حاجی بەکرد خوافریکە بۆ ئەوەی وەسێتی باوکی بەجێبێنێت ڕۆژ تا ئێوارە گەر کاریشی نەبێت دەرگای کارگەکەدا ناخات هەر لە منداڵیەوە وەک باوکی پێڵاو دروستکردن و چاکردن بووە بە پیشە کارگەکە ساڵانێکە لە بری پێڵاو دروستکردن تەنها پێڵاوی ئەو کەسانەی تێدا چاک دەکرێت کە خاوەن پێداویستی تایبەتی سامتینێکە سەیری
باشە بە سابتی ئەڵی بۆ دەکەم بە سیارەڵی بۆ دەکەم ئەوانی قاچیان کورتە پێڵاو ئێنم پێڵاویان بۆ بەرزەکەمەوە ئەوانی قاچیان فلاتە قەوسی قاچیان نییە وەکو ئەمەی کە بەدەستمەوەیە ئەمانیان بۆ دروستەکەم مشتری مێ لە هەولێرەوە یەت لە بەغاو هەمە چەنەها مشتری بەغام هەیە یەت ئتریا خۆی یەدیا بە سایقەکە پێڵاوەکەی ئەنێرێت ئەڵێ ئەوەنە سامتینم بۆ بەرزکەرەوە لە ڕانی هەمە لە کۆیە هەمە ساڵانی زوو حاجی بەکر و دە شاگردی بە بەردەوامی پێڵاویان بۆ خەڵکی کوردستان دروست کردووە ئێستا حاجی و نۆ لە شاگردەکان لە ژیاندا نەماون تەنها مام ئەحمەد ئەو ڕۆژ نییە بە یادی جاران سەردانی کارگەکە نەکات و بێتاقەتی خۆی نەڕوێنێتەوە هەرکە کەوتە قسای یەکسەر زۆرینەی گێڕانەوەکانی باسی حاجی بەکری وەستایەت ساڵی شەستەکانەوانەیە مناڵم بۆ کاتە لای حاجی بووم ئیتر ساڵەهای ساڵ ئیشمانە کرد لە سەنانە پێڵاوی قۆنگرەمان دروست دەکرد لە هاوینانی شەکڵاش کە هاتووی ئەم دوکانەکەم بە خۆشەویستی حاجیەوە چونکە ساڵەهای ساڵ یادگاریم لەگەڵیا هەیە و اینجا بەڕاستیش من دڵم بێدار کەسوانێ زۆریشم پێخۆشە بگرێت لە خۆشترین شوێنە پێخۆشترە لە پەنجاکانی سەدەی پێشوو تا ساڵی 2003 زۆرینەی هاوڵاتیان ئەو پێڵاوانەیان بۆ پێیەکانیان بەکاردێنا کە حاجی بەکر دروستی دەکردن هاتنی جۆرەها پێڵاوی وڵاتان وای کردووە کارکردن لە کارگەکە ڕابوەستێت لەلایەک وەک مۆزەخانەیەکی لێ بکرێت لەلایەکی دی خزمەت بە کەسانی خاوەن پێداویستە تایبەتەکان بکرێت و پێڵاوەکانیان بۆ چاک بکرێت دیار جەمال کوردستان 24 سلێمانی ئەو قاڵ بوو کە ڕستەکۆنانی ناو دوکانانە چیرۆکی زۆریان بۆ ئێمە گێڕایەوە چیرۆکە هەواڵیش بابەتی جیاواز و چیرۆکی زۆرتری لە هەک بەدایە کە بۆ تانی دەگەڕێتەوە ئاسوودە و تەندروست باش